تان لێبێت وەم کاتتان باش پرۆژە خزمەتگوزاریەکان نزیک دەبینەوە لە وەرزی زستان بەڵام لە سنووری دارەی سربەخۆی سۆران بە تایبەت سەنتەری قەزای ناوەندی سۆران نەوەستاون لە ئێستادا ئەمڕۆ ژمارەیەکی تر کۆڵان لە گەڕەکی ئەیلول کە دەکەوێتە سەنتەری قەزای ناوەندی سۆران لێرە قیرتاو دەکرێن دەچمە لای قایمەقامی قەزای ناوەندی سۆران ڕەجەب زوبێر بزانم ئەم کۆڵانە چەند کۆڵانن و کۆنکرێتکردن و قیرتاوکردن بە هەموو کۆڵانەکان خۆی لە چیە بینێتەوە کاک ڕەجەب بەیانیت باش سڵاوت لێبێت گەڕەکی ئەیلول یەکێک بوو لەو گەڕەکانەی کە دەکەوێت سەنتەری قەزای ناوەندی سۆران و نزیک قایمەقامیەتی قەزای ناوەندی سۆران چەند کۆڵان ئەمڕۆ دەست بە قیرتاوکردنی دەکرێت و چەند کۆنکرێت ئەمە لە گەڕەکی ئەیلول خۆتە زانی ساڵانی ڕابردووە سەیریکەی کۆڵانەکان هەموو بێسەروبەر و تێکچوو بوون بۆی دەستیان پێکرد و گژمەی پرۆژەکە 889 میلیۆن دینارە کە لەسەر بودجەی دارەی سەربەخۆی سۆران بۆی دابین کراوە 27 کۆڵان دەبن و وەکو دەبینی چەندین کۆڵانی کۆنکریت کراوە کۆڵانەکانی کەش ئێستا خەریکن قیرتاو دەکردن ئینشاڵڵا لە ماوەی 3-4 ڕۆژێک کە قیرتاوەکە تەواو دەبێتنە کۆڵانە ژمارە کۆڵانەکان 27 کۆڵان بوون. کاک ڕەجەب ساڵی ڕابردوو بەبیر باس لەوە کرد هیچ کۆڵانێکی سۆران نامێنێت کە قیرتاو نەکرێت لەسەر هەمان قسەی خۆتان بخۆی لەسەر هەمان ئەوەی نە سەر هەمان بەرنامەینە بەڵام وەکو خۆش دەبینی لە هەموو کۆڵان و گەڕەکەکانیش دەکرێتن لە زۆربەی زۆری سەر هەموو ئەو قەیرانەدارایی کە سەڤەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەڵام سەرڕایەوەش کابینەی نوێم نەوەستەوە لە پرۆژەکان و بەردەوامە لە خزمەتکردن من دڵنیام هەندێک پرۆژەش ئێستا لە تەندەرینن لە قۆناغەکانی سەرەتایی ناتوانین بەهۆی وەرزی زستانەوە دەستیان پێ بکەن هەندێک گەڕێک وەکو ئیسقەلا ماون کە بەڕاستیاویش خەڵکێکی زۆر گلەییمان لێ دەکات لەسەرەوە بەشێکی کرا بوو کاتی خۆی و بەشی دومیشی قۆناغی دومیشی ئامادەکاری کراوە لە تەندەرینە و ئەگەر هیچ نێتە پێش شتێکی نەخوازەر ڕوو نەدەن دنیاین ساڵی داهاتوو هیچ کۆڵانێک لەو قەزای نامنی کە قیرتاو نەکرابێت. ئەمە قسەی قایمەقامی قەزای ناوەندی سۆران بوو ئەم کۆڵانەش یاخود ئەم گەڕەکە خۆی دەبینێتەوە لە 27 کۆڵان کە 23یان قیرتاوە و 4 کۆڵانیش کۆنکرێت دەکرێن.